سفر باش بینرین هجا و خوشتوی بینرین بادینان ساد بینرین نیوارا بادینان خوشحالین جارکا دی امو هنگش نفی کدو جبوی پیشکش کردن برنامه هوای وارا بادینان بینران وکوی نزانو که برنامه روزانه انتیت پیشکش کردن راد بید میوانداری کسانه کی که چند کسانه با یکی الفری گفتگوی بیتگرن چاو گفتگوی یا گریدای پروژه و یانچ یا گریدای زانی و زانیاری میوانه می روشه و پتر خدمت کردن هوای هجا خوشتوی افرو کامرا بوینه میوانداری ما مستای زور هجا مامۆستا غیاس سوورچی پەیوەدارێ مەڵبەندێ نەی ناوایەکەتی نیشتیمانی کوردستان بابەتی مێ ئەڤروکەوانە یا خودێ دێگرێدای بیدەنە پرۆسا ئازادکردنا میسلڤە بۆچی دەم بوو دەمی تێتە گوه لێبوونیانە بژین دەنگوێ وێ چەندێ بلندت بیت و نێزیکە دێمیسل هێتە ئازادکردن دێتە کۆنتڕۆلکردن دێتە پاقشکردن دەستێ تێرۆرستا داعش کی دێبڕیارە ئازادکردنا میسل دەت بۆچی دەم بوو دەمی تێتە گوه لێبوون ئەvە چ ڤەشارتنێک بۆچی تێدانینە بۆچی دێ داعش زانیت کو دەمەکی نێزیک دێمیسل هێتە ڕزگارکردن ئەرێ دەما سەر باژێڕێکێ تێتە داگرتن دەمژمێر سەفەر کو تێتە گوتن تێتە دیارکردن کو ئەvە حەتا vێگاوێ ئەس بارێمە گەلێک دەمژمێر سەفەر هاتنە دیارکردن بیتن هەمان دەمدا دوژمنیژی ئاگەهداری سەر هەبیت ئەف پرسیارە و چەندین پرسیارên diyên wekî va lêdgel mamostayê berê hêne giftugûkirin hînên hêja jî şêmpreya wan ji marevên serşaşa me diyar hîn peywendiyê me bikin sebaret babetî her pirsiyareka hewabî dihête gengeşekirin mamosta destpêkê tu gelek xêradî sersera serçava ev rû bûyê fara badînan سپاس بۆ تاکەکە بلبل سپاس بۆ میوانداری و سپاسیا هەموو بینەری هەوات کەمیێ نوکەت گەلمەدانە گەلک سپاس زۆر زۆر سپاس مامۆستاوەکی کو مەلدەستپێکی ئاماژە پێگیری یعنی دەم بوو دەمی دەنگی هەندێ بلندت بیت کو دێلڤان نێزیکال vê heyvêl heyva bêt remezanê cejnê û heta dîmayê dêmîsil hêta rizgarkirin بۆچی ev deng wa hosa dem bû demî çêt bît çi bêzariyek xelkî vegirtiye il vê dengûyê û çi emelekî jî xelik wergirît ew xelkê di nava mîsil da ku tiştekî hosa bû tête gotin çend keyfawana jî têt دیارە الپارڤە ئەم بینین سەر کەناڵێت ڕاگەیاندنە ئەو میدیایەت عێراقی و هەرێمە کوردستانی و حتا میدیایەت دەوڵەتێ دیژی بەرپرسێن عێراقی چێت عەسکەری و سیاسی بێژن سەعات سفر با ڕۆژارێ دەست پێکەتن بۆ ئازادکردنە باژێڕی مووسڵ ڕاستە خۆ بەرهەفکردنەکە بوو بەس ئەویا بووە دومای خستن یان تەئخیربوونە دەستپێکردنە پرۆسە ئازادیە مووسڵ گەڕێتەوە بۆ ئەو مەشاکل و ئەو کێشە و گرفتێت نابینە هەموو ئالیەت عێراقی ئەبڕاستیدا ینی چێ هەرێما کوردستان گەل عێراقی و ناو عێراقیژی دەت و خۆت بینێ جارێکی کودێتە هاتەکردن سەر پەرلەمانێت جارێکی مەسەڵەن هەڕوو ڕۆژێت ئەینی وەندێک ڕۆژێ دیکە مزاهراتێت مەلیۆنی تێنەکردن یعنی ئەوە ئەم مەشاکلە هەموو بوونە هۆ بۆ تەئخیربوونە پرۆسە ئازادکردنە مووسڵ و یال هەمیشی گرنگتر بێژین یال هەمیشی کاریگەرتر ئەو بوو چەند سیاسەتمەدار و بەرپرس و کەساتیت کۆمەڵاتی باژێڕی مووسڵ پارێزگەرنەی ناوەبگشتی ڕەفزکەن و حەجدە شعبی بەشداری نەکرد ئازادکردنەوە باژێڕی مووسڵ دیارە ئەمەکو زانین عێراق جێشێ عێراقی پشتی هاتنە داعش 6 فرقێت 7 فرقێت وێ يعني هەمی چەک و تەقەمەنی خۆ بە تەسلیمی داعش بوون ئەوێ دیژێڕەوی شتێن بێژین هات نەشناو ڕەبین إعادة دروستکردنەوە باس 6 فرقێت عسکەری پێتبی وەخت و پێتبی برێن بێژین ئیمکانیتێکە مادیە زۆرەوە هەی و مووسڵیش کەکێ من مووسڵ من جارێک دیژی دیمانێکی گەل زەنابێتم بەحسی هەندێک کردی مەسەحاوێ ڕوبەرێوێ ینی خاکە مووسڵ هەندی هەر سێ پارێزگایەت کوردستانەیە و ژمارە دانیشتوانەوێ 3 ملیۆن 700 قسوور کەسە نەکێمە ئەو سوپای نوکەتێتن مووسڵ ڕزگارکەتن ئەو سوپا نەشێ دێشێ ئەس بێژن مووسڵ ڕزگارکەتن بەس نەشێ بێژین محافەظەیان پارێزگاری وێ عەدی بکەتن لازمە قوتەکە دیکە بێت هاروکاریە بکە بۆ پارێزگاریکردن لێ مەسەحا عەردێ بەجاوژی ئەوش بوو هۆکارێک بڕاستی بەسگەر هەندێ هێزە تاوپەیمانی تایبەتیش ویلایەتە یەکگرتووە ئەمریکا گەلێکە مستەڕک و مووسڵ بێتە گرتنەوە بەری دەستپێکردنە پرۆسە هەڵبژاردنێت ویلایەتە یەکگرتووە ئەمریکا زۆر باش مامۆستا جەنابێتە بەحسی هەندێ کرد و شێخێن ئەم بژین پارێزگەهانەی نەوەبگشتی یان ئەم بژین کەسانên ئەمر و ئەوەکی ئەم کوردی بژین ڕەسپیên deverê
ئەو داخوازە کردیەک و حەشدا شعبی پشکدار نەبیتن کۆنتڕۆلکردنا میسلدا نەکەر ڕشبی و شێخا و شێخت عشیرەتە حتا کەسایەتیت سیاسیژی زۆر ئیدارە مووسڵ خۆزان ئەنجمەنە پارێزگا مووسڵ هەڕەفز کرد ینی هەمی بەس هەندێک ئەندامێت مەیەکەتی نەبی و هەندێک کەسایەتی نەبن بڵێ ئەگەر چنە و ڕەفزە حەشدا شعبی تێتەکردن بەڵێ یەک حەشدا شعبی سوورەتێکیان بێژین وێنەیەکی جوان پێشکەش نەکرد لە ئازادکردنە ڕوومادی و تکریت بڕاستی يعني وكي مدي تولد كومالاتي وهندك ميديا ديت عربي وعراقي نوع تولس وكي بيجن انتقامك يعني الخالكي وكل وكو تولس النبات يعني بلا تولا وكل وكو بيجن يعني هندك افعال وكردوي طائفي بكارهينات اباجي خلك موصل شي ببريني البانا اوجيز عرب انه سننا ودبين الباتشتانا ابا بو ترسك دليوان ده نا خوان ده براستي يا بيجي كيف بالبلم همو زانين اب صراعه يعني اب كيشم المناننا بين شيعه وسننه او يا بري 1900 صاله برينوكا متمانه البينوان دانيه ابا مشكله وخلك موصل راستي يعني هندد بيزار بين التيرورست داعش بهالكسك بيوان ازاد كتن بس بالاخص في دماي وقتي وانديت اذكر دبت حشد الشعبي دجي هولاتي السيفيليات السنه هاتكرين ابا براستي كاريجريا كراست خوها بسر هندێک و خەلک ڕەفزە حەشدە شعبی بکات زۆر باشە ئەس باوەڕێمە جەنابێتە تاڕادەیەکی ئەم بێژین ئاگەهداری ناوا سەنتەرێ باژێڕێ میسلدا هەیە تایبەت ئەو کەسێن دەستێ داعش دەمای و ئەس باوەڕێمە دەم بۆ دەمی و ئاگەهداری سەرژین و ژیارەوە هەیە ئەکیت وانەژی ئاگەهداری سەر هەندێ هەیە کو دێ میسل هێتە ڕزگارکردن وەختی و هەوە ئاگەهداری سەر ئێک و دوهەیک و دێت شتێکی ئەوسابی چەند کەیفەوان مرۆڤاتێت کو دزانن وانەی زیکا دێ پرۆسە ئازادکردنا میسل دەست بکات و هەمان دەمدا گیرود بیت یعنی دەبێژی ئەیدێ ئەی چوو سەری ساڵێ چوو ڕەمەزان چوو سەری هەیڤێ ئەvە 2 ساڵ چۆن یعنی چ لێت هێن پشتی هێنگی دەمازانن و دێهێن و دەما هەوسا گیرود بیت چت بێژنەوە بەڵێ دیارە ئەم بەردەوامی گە خەلکی مووسڵ مە هزارە وەکو یەکێتیان نیشتیمانیە کوردستان مەڕێ خستن نامووسڵمانە مەسەر چاوی خۆی تایبەتەیەنە ما دوست و حوالی شماینه ناب موصل ده و پیوندی مش بردوام من قال خالك ورم او همي بهيفي عندنا كروجه كه بين آزاد كرن يا مثلا دست بكنا بروسا باجر موصل وعندك قزاو ناحيه دي دست داعش يا هاتي دست بكنا بريسي هاي مثلا دو فرقه عسكري هاتنا باشوري موصل تايبتيش محوري مخمور وقوير ببولا محوري مخمور وقياره كان هش نه قنديش آزاد كرن بری هایوکا کنترل هایوکا دیسا هر شکلی هاتا کرن سه گنده دی آزاد کرن اما بری دو هفتی طرابوري هزا كتايبة البغداد بيجني هزا آلتوني الفرقة الذهبية وهروسا مكافحة الإرهاب دجا تيرور عراقي حتى قاعدة قيارة آزاد كرن يعني راسيش بيجما خلقي خو بيناريتي بريس قاعدة آسمانية قيارة أو قلق مهم تربو القرتنبا قيارة راسي بيجمتا قاعده مازنتره قال دي بيجن مطار بو يعني فروكه خانه بو نخي قاعده مازنتره الفروكه خانه يعني قاعده هم فروكه خانه وهم موقعك يعني بيجك عسكري سربازيه وهروسا مقاومه اسمانيشه يعني برجديك اسمانيشه او قال كميبو يا دويجينو كغيره وهاتيا جمالودان دور بيتش كرن بله دور بيتش كرن تمامي وبصدان هزار عائلات خلك دور بري قيارة وناف قيارة والشرقات ويرابينا بري موصل ساندين روج بالاطراف موصل داعش النت هي بس انا موصل وبديان هزار بري خوكية منطقة مخمور واديا دستهزي بيشمري كردستان وكهمية دي بقينا كبروسا هاتي دست بيكرن بس بيجا بو تأخير بي بو بطيئة يعني بيجين قالك سستيتي تبيش او سستياويجي اوش ما وكو مالبندا موصل ما تنسيق وهي هم جيل قيادة عمليات موصل يعني فرماندية بروسا عزت كنا موصل بيجن أوجي أو سباي مد بدست مدى كيما بو في باجير أبي مساحة عردي بو هكر في ماوي خريب شرقات وجيارة وبنهشت أوجي درستاي نهاد بنا بيجين باقش كرن صافي كرن باشا دي چندي مثل وبن كهندي وكي جنابتا قوتي هرما كردستان بله ديارا رأيا من أزبري نوكاز قالك رجبين بهم يعني متشائم بهم كو موصل صانهي بيتا قلت نبات كو باجيركي مزنا وأوروكا بو داعش الهمية ديا قرنجيا خوها هاي بس نوكا خلقي متمانا بداعش نمايا خلقي موصل
پشتی ئازادکردنە تکریت و پشتی هنگی ڕوومادی و تایبەتیشی قەزا فەلووزە ینی قەزا فەلووزە بۆ داعش لە هەموو جیا گرنگتر بوو ینی پشتی ناوچەنە ڕژێمە بەعەز 2003 حتەن کە فەلووزە ینی هەموو زانی هەر دەستێ داعشدا بووە چ گرۆپێ بەری داعشێتی ئیرهابی و قاعیدە و مهم هەر تیرۆریستە هەر دەستێ داعشتاندا بوو پشتی گەمی خۆلێکدا بوونە داعش خەڵکی متمانە پێ نمایە یعنی ئەس بینمەگە چەند ڕۆژێ داهاتی گەیارە و شرکات بێنەگەتم تایبەتیش گەیارە ئەم سوپایە بێ شەردەی هاتە دەوروبەری مووسڵ و حسب گوێرێ ئەو زانیارێت مەهەی ڕۆژانە خەڵک نامووسڵ ڕاد بیتن کوشتنان سەرکردێت داعشە یعنی هەڕوسێ چەر عملیاتە ئەنجامدەن نەک داعشێت بەسی چەکداری بەشیت بکوشتن یعنی سادە بەلکە ئەمیرێتوان و فەرماندەیوان کوشتن بۆ چوونە من ئەگە سوپانێزی بیتەوە دەوروبەری باژێڕی مووسڵ العالیە باشوور و سێلادی کەش دەستی پێشمەرگەیدانە بخۆ نێزیکن بێژی مەسەن عالیە دەشتە نینەوە نی ڕۆژهڵاتی باژێڕی مووسڵ لە هەندێک جیا ئەم 12 کیلومترن سنترێ باژێڕی مووسڵ دوورین وهروسا العالیە باکوور منطقە بەنداوە مووسڵ و تلکێف فباز بینم ئەگەر سوپانێزی بیتە مووسڵ سەرهەڵدانێک لا مووسڵ بێتە ئەنجامدان دژی داعش زۆرچەند ئەم دهینە بەسەر مەسەلا سەرهەڵدانێ و خەلکی و پشتگیریە خەلکی بوو هەمی هێزیندیên عێراقی لێ پشتی وەرگرتن ئەوا پەیوەندیە ئەلو ئێوەر باش ئەلو کاک وارزان کەرەمکە ئەوارە باش برای باشتر سەر چاوت من پێشی بچمە سەر تەوەرەکە دێ وەڵامم بۆ ئەو میوانە بەڕێزت ئەدێت من پێش هەموو شتێ بە خێراتنی یەکەم دەستی جەنابی خۆش بێ زۆر سپاس من ڕخنێکی بچووکم نەتەیە جەنابم بە پێشنیار لێ مۆلیگریان بە ڕخنێ کاکە بولبولجان ئێمە وەکو خەڵکی بادنان زۆر متابعی ئەم کەناڵاکەین سەر چاوت من کەسێکی بۆمان بێنە وەکو ئەم هاوڕێی خۆشەویستە وەکو ئەم برادرە کە سوودی لێوەڵ بگرین نە کەسانێکی بۆ بێنی گوتم با یەک خۆڵەکێ ماوەیە خۆڵەکێ مۆرەتم پێ بدات لە بابەتە کە تا دەربچم سەبارەت بە هین دێنێکە ئەمە بابەت نەبوو هیچ سوودێک مشکل نەبوو لەبەر ئەوەی من چون بۆ گوتی بە هاوڕێ خۆشەویستەکەم گوتی مافی مرۆڤ چی لێرە بڕۆ بۆ ماڵی خۆت ئەمە ئەوەتە گوتی ئەو گەشت هەکەتە تشتێکی دیە سەبارەت بۆ بێت ئەبروکە کەرەمکە ئەو گەشت سەبارەت بە بابەتی تۆ قسە دەکەم هاوڕێ خۆشەویستەکەم من گەندێ پرسیارم بۆ ئەم من گەندێ پرسیارم بۆ ئەم میوانە ڕێکوپێکەکە من پێی ئەڵێم مامۆستای بەڕێز هەمیشە ئێوە وەڵامتان وەکو یەشەتی بەڕاستی وەڵامتان زۆر بە ئەشکرا و بە ڕوون وەڵامان ئەدەنەوە لەبەر ڕێمایی حزبەکانە گەرێک جار دەردەچن کادرەکانە بەڕاشکانە وەڵامی خەڵکات دەنەوە لەبەر ئەوەی خەڵک لەسەرەوەی حزبەکانی خۆتان نابینن ڕێز و حرمەتمان بۆ جەنابتانە هەیە من پرسیارێکم لە جەنابتە هەیە ئەوەی ئەمڕۆکە قەوەتێکی تورکیا هاتووە بە ناوەرانە لە ناحیە زێرکانە قۆت زۆر معلومات لەسەریە و زۆر شارەزای ئەو جیشەی بە ناوی حەشد الوەتەنیە دروست بووە ئەو جیشەنە جیشی عێراقیە جیشێکی تورکیا و موچێشی لای تورکیا وەرلەگرێت مەبەستی قسەکانی من لێدارێت چییە من بەڵگە مەسەرە وایە چکە ضابطەکانی ئەوەی هاوڕێی منن عەرەبن و موچەکانی نە تورکیا وەرلەگرێت مەبەستی من لەو قسەیە چییە مەبەستی من ئەوەیە تو ئەڵێی شێخەکانی عەرەبیان هێزولانی سیاسی لە مووسڵ یان کەسان و لایەنێک یان حزبەکانی ناو کوردستان لە عێراق تۆزە ناوکۆکن لەبەر ئەوەی ڕزگارکردنی مووسڵە لەبەر ئەوە بۆ کارێک تاخیر بووە من پێ دەڵێم نەخێر هەمووی بۆ بەڕاشکانە پێمان ناڵێ هەموو لەدەستی ئەمریکایە هەر کاتیبی ئەوێ هەر دەقێکاتی ئەوێت بە خلالی هەفتەیەکە دەتوانێت مووسڵ ڕزگار کات تو بۆ من بۆ بینەرە بۆ ئەوە ڕوون ناکەیەوە بۆ ئەوە ڕوونیەکەیەوە بڵێ وڵات کێشەی حەشد الشعبی یان کێشەی حەشد الوەتەنی یان کێشەی پارتیان کێشەی هەچەتیان کێشەی سەرکردەکانی حزبە بەگشتیە تو بۆ ناڵێ ئەو کولتۆرە لەدەستی ئەمریکای هەر کاتیبی ئەوێ ئیشی خۆی دەکە یان لەدەستی نە پارتی و نەدەستی کوردە و نەدەستی عەرەبە و نەدەستی سنە و نەدەستی شیعەیە ئەوە ڕاستیەکەیە بۆ پێمان ناڵێ لەدەستی ئەمریکایە زۆر باش دەست خۆش بۆ جەنابتان هیوای وەڵامیکی چاک لەو میوانە بەڕێز ئینشاڵڵا زۆر باش مە پەیوەندیەکە بەڵام بەێ کیت گەلمە بوو ئەڤین کارەمکە ئەڤین خان باشتر زۆر سوپاس فەرموو بله دستشی با بابتی که شیرت نامی خانیتا دیدم ممنونیتم از زور سپاس دشین پیش نره که جنابی در کمک سرسری من از در روژه که ترخان کم اوین خواند که این پیشن یارم گهین نمن ممنون جان دافتر خدمت آقا کرم خوشحالی که نیکنیش کنالکی آزمانی تایبتی خدمت آقا دامه اثرین خان
پیشنهاد روزانه پروگرام هوا سر با معنا پروگرام من ابرو که پروگرامی که سر چی با یکی سینا با استودیو دا سر حافظ روزانه چی سوزن بونو من ابرو نوری مالکی سردان سلیمانی که با شخص که با استودیو دا شلوک دا با خلقی کردستانی دا سردان و حتی حافظ سلیمانی چه کاریگری هستیشن اولش میارم نبود سردان مالکی در روزانه چی دیدن من باشیری کردستانی روی بینه سرشاد از گفتمه زور باش او ایک راست بابا دیگه جوانه بابا داشت جوانه دستشی لید کم راستی کاریگری ها آزاد کردن آموزتر گفت باشیری کردستانی کاریگری که زور به هستیشن کاریگری که تایبتی با پیشمرگ قارمان و عجز دور که بیتن پیشمرگز بیشتر سنوری خوی دار اشتو به خوی نخو به قارمانی خود سنوری خوی گرتی ماده شدی چرها تا گرتنه بس از بسیار گردنا به میوانیتت کرد باشه اب مسبت آزاد کرنه چشی عبی چی سنه پاش آزاد کرنه مسبت بو جناب واد کی به سرپرستی ها مسبت کن سنه بی چشی عراق سنه مسبت بس کی ده سرپرستی لکه کی ده ازم آسایشه و خارزی کی ده آودان کرنه که کی ده خوینه و شهید و حولاتی ها داده بسیاران با جناب راست مشکلش آزاد ببیتن بو من همه کسایی که در خوشیه ایشالا ده آزاد ببیتن سردست که پیشمرگش باشور کردستان آزاد ببیتن دولت خوی نوان سنور دیاد کری و الله خوی چقاندی دست خوشیش من نگری یکی بلبل کارتش میارامن بس از دی سوزی دمت اوین خان از خلکه که برنامه که چه کم تنی بو هندی بیتن پیشنیارین هوا چه بو من چه بو برنامه بو یکی کوام بشیم پتر خدمت آب کن حوالا هکرف کامیره بیتن من چند صحبتکین بچی کنه کاغ بارزانت بیشتن کسی مصابینه سرشاشه آن ویری بو یکی کو او بنین شولجه این کو بشین خدمت خلی کن کاغ بارزان و همی برادر دفمه هر کسی که تیتل ویری آماده بید گلکی بریزه و ام خوب خدمتکاری وی از خوب خدمتکاری وی بینم اویتیت اویره و دمی خود دتما و هندک شلوفات دت خلکی هر کسی که تیت اویره امنان بیسیم فلان کس کره فلان کسی بتنی بلکو الدیف دا تشتکی دیجیهی ریوبری فلان عردی برپرسی فلان عردی سروک فلان عردی وزیر فلان عردی عنی حتی دیما هر ایک اوه کتناوا ویجواکی دا جه هندک پسیاره بید کو خلکی وین پسیاره لیکن بیت میوانه افروکا گلک یبدلی تبید بیت کال خیاس یبدلی هندکانه بیت و سایان نما مستا همین بدلی من بله اف طبع بشری هو صا او ایک و دف من همین میوان جه قدر و احترامنا جه سرسر و سرچاوا و جه هندینا کو هر ایک الجه خو خدمت بکد دست ناب دستی دا چنکو اوه ابتنی دنگشنایت هک اوه جهاتات گل شنی دنگشید اوین خان از گلتمه بیتن بابت پروژه و گریدای بن لیش بیر نکه البادینان سات نشرین دنگو باسه هنه هندک تشتین دیجی هنه اتنا وان اجیدا دمی هی بوان خالا جیتا دیار کرن لو ما من ابرو کدید کو از وی برایسی میوان کمو امسر هنده باق بین از باوری ما پرساگر ما ابرو کجی هکر مرو پیچکت ناغا خودا بچیتن گرنگتر اواوی گاویل گلک بابتین دین جنابتا گوتی زور سوپاس بو پیوندین هوا امتی بحثی کاک بارزانی که این بیجیتن نه حشد شعبی نه پارتی نه ایکتی نه هیچ حزبک نه شیطن بریارا آزاد کرنا میسل داد تنها هکر امریکا نبیجید هر وقت امریکا وید میسل رزگار کد دی رزگار کد هیچ استشاره خوب لانه که دیجی ناکد دیاره سپاسی هوا بارزان کم زاره دیجی از میوانه برنامه ها بوم پیوندی کرد بله یا ولد بیجیوان کسا بینن کوی شول پیچید بین بله بله اما کسین ام کادرت حزبینه بس ام پیشمرگینه شول مبسید بیدن ما سنوري تقريبا بس سنوري موصل 600 كيلومتر ما وبيش مرقد براية بارتي ما او سنوري قلت دجي هرشة داعش زيادة بله ويا بيجي كاك بارزان موقع كتين اجتماعي كردستان هل دس بيك بروسا ازاديه موصل حتى انه كتصارصات شهيد ميداينا از يك شوان قلت زاز جبرين دار منا باجير موصل ابي ما تشيل بيتن يا بيجي قلت بيجي وقتی خوین عمل سردسته ما زیادتر مامنات چشوی مازنترین تشتكوا امر حاخو راست از نكم مدني لك مشيمه بس از پیش مرقك خو بخشم هر رجع ازاديه موصل حتى ابرزنا موصل بريد زباده بن ام همي كادرت حزبي ابا مازنترين تشتغل ما تشيل بيتن يا بيجي اجا موصل ازاد بيت كاك بازان ديارتو بابا بلين
بە سۆرانی با قسەی بکەم باشتر تێبگە کاک بارزان پێشەوەی کە مووسڵ داعش بێتن ئیدارەی مووسڵ زیاتر لە دەستی کووردا بووە ئەنجومەنی پارێزگار لە دەستی یەکێتی پارتیدا بووە پارێزگار ڕاستە عەرەب بووە بەڵام لە لیستی کوردی بووە سەرۆکی ئەنجومان پێشتر کورد بووە ئێستاش کووردە بەڕێوەبەرە گشتیەکان زۆربیان کورد بووینە ئەوە ئیدارەی مووسڵ نییە کە ئێمە دەیکەین باشە چێ ئەمانە هەڵدەبژێریت چێ ئەمانە دادەنێت هەر ئێمەی کە حزبەکانی نوێنەری منە لەوێ عزیزی من دیارە جەنابەت ئاگادارنی ببوورە لە ڕەوشی شاری مووسڵ بەڵام ئەوەی کە ئیشی پێ دەکرێت من بەرپرسێکی حکومنی من بەرپرسێکی حزبیم بەڵام من پێشمەرگەکەم لە بەرەکانی جەنگ لە هەموو کەس زیاتر پێ دەکرێت چونکە ڕۆحی خۆم فیلای ئەو ملەتەوە ئەم خاکە دەکەم زۆر باشە بەسێندی بۆ بژین جەنابێتە هەر شول پێ نەکردم بەس بژیتن هەندێکی ئیندیاوێت دەینای شول پوانە نایەتە نەبە بشونەوە منیشی پێ ناکرێت بەس من پیا پێت کرد زەرحاخ و فیلای ملەتەوەی خاکێکم مەمنونێتە نەشوێ مازنتر نینە ئەڤین خانت بێژیتن پشتی میسل هەکەر هات و خودی بکەت ئیشەڵڵا میسل بێتە ڕزگارکردن دێکی سەرپەرشتیا میسل کەت ئەزێ پرسیارێ جەنابێتە بکەم سەرپەرشتیا میسل ئیدارە مووسڵ ڕێڤە بەتن چەند زەحمەتترش کۆنتڕۆلکردناوی ڤێگاڤێژ دەستی تیرۆریستێندا بەڵێ ئەمژی بەردەوام ینی ئەم نوکە وە حسێ بکەین مووسڵ منتەهی ینی کۆتایە پێ هاتێت هێتە ئازادکردمە ببێ و نەبێتن ما دەبی پلان هەبن و منوکە اجتماعی خۆشدا ئەوڕۆژ بالمناسبە برادێت یەکگرت و میێوانەی مەبووینە گە برادێت پارتی و حزابی دێت کوردی یەک کوردستانی باژێڕە مووسڵ ئەم گفتوگۆی دانێک و پشتی ئازادکردنە مووسڵ کارێمە چ بیتن خوشک ئەڤین خان کارێمە دل باژێڕە مووسڵ ئەو بیما هەندی ڕێژامە کوردە نزیکەی ملیۆنەکە سەیەکی یەک لەسەر سێ دەنگێت مووسڵیەتمە کوردانە ئەمژی وەکو پرۆسەکی دیموکراتی هەندی حەجمێ خۆ ئەم بەڵێ بەشداریەت ئیدارە مووسڵکەین وەکی ئەنجومەنی پارێزگا و بەڕێوەبەرێت گشتی پارێزگار جێگرێت پارێزگار ئەندامێت ئەنجومەنی پارێزگا مووسڵ مەژی ڕۆلی خۆدی هەبیتن و ناحیە عسکەریژی ئەڤین خان بەری نوکە و حتە نوکەژی مەڕۆلێکی گرنگوی هەبووی مووسڵ هەمووی عەرەب نینە مووسڵ 12 ببوورە 18 یەکێت ئیداری ینی قەزا و ناحیە کوردن شنگار و ناحیە خۆ دوو ناحیەت سەر قەزا تەلەحفەر وەکو زمار و ڕەبیعە هەروەسا دوو ناحیە سێ ناحیەت سەر قەزا تلکێف وەکو ئەڵقۆش و فایدە و جێدی و گەلک جێدی مەسەل مەخمور و هەموو ناحیە خۆ ئەوێ دەستی کوردەدانا هەندێک کێمای بەکوی بێژین دەشتە نینەوە ناتنی ئازادکردن بەری هەنگی ینی پێشمەرگا بێژین ڕەوشە ئەمنیە بێ منتەقی بڕێبەربر و مووسڵیش بێتە ئازادکردنەوە دەڤەرێت کوردی ئەو یەکێت ئیداری هەژدە یەکێت ئیداری یەت بە قوتیار هەرێما کوردستانی هەر پێشمەرگەری پارێزگاری لێکەن و هەر هێزێت کوردی پارێزگاری ئەوە ڕۆڵێمان ناحیا ئەمنی بە و ناحیا ئیدارێژمەت هەندی حەزمێ خۆ قەبارە خۆ دیڕۆل هەبی ئیدارەکردنە باژێڕ مووسڵ زۆر باش مامۆستا جەنابێتە بەری ئەم پەیوەندیەوە بکەین بەحسی هەندێک کرد و خەڵکی میسلجی دەم بوو دەمی هەندێک تیرۆریستێن داعشت کوژن ئەم بێژین نە ئەوەن ژیوەیەکی و جەنابێتە گوتی کەسێن باسیت بن بەلکوت بیتن ئەمیرێنوانە و سەرکردێنوانە و حتا داویە خەڵکی میسل پرسیار ئەوە بۆچی حتا ڤێگاوێت تشتێکی بەرچاف نەکریە بووەکی و ڕێخوشکەرێک بیتن چ بۆ هەر هێزەکادی و بچیتەت ناوا میسلدا هەنی خەلک گازندا هەندێت کرد و ئەوێت ناوا میسلدات بێدەنگن ئەو شانەیەن هەین هەگەر شانە هەبنشی حتا ڤێگاوێت تشتێکی وسا بەرچاف نەکریە و ئەم بێژین سەرهەلدانێک دێهێتە ئەنجامدان دژی گۆڕۆپا تیرۆریستیا داعش تایبەت ئەدوی دەمێ زێڕیندا و تێتە گوتن داعش لاواز بووە و هێزین دیێن عێراقی بەرهەوی هەیە بووەکی و میسل کۆنتڕۆل بکەنەوە هاکەرەوت ناوا میسلیشدا دەربەکێل داعشی بدەن دێ چەند ئەم بێژین بێخوین ڕێتن ئەف پرۆسەگەهیتە جێبەجێکردن بەێ دیارە بەرین و کە ینی پشتی داهاتنە داعشی بۆ مووسڵ هەتەن و کە بەردەوامی چالاکێت بنهێنی وەکی من بەحسکرێ ینی سەرکردی داعشەتکەنە ئامانج ئەوە یەکیا دوێش یەک دوو جارە سەر هەڵدان ناباژێرە مووسڵ هاتەکردن بەس ئەم هەموو زانین داعش ڕێکخراوە کە یعنی دژی هەموو ئینسانیەتە ینی هەندێک جەرایمی ئەوتکە ئەگە مرۆ بێژی میدیایە دەبێژن تشتێهۆ نییە ینی کەس باوەڕ لێ ناکەتن خەڵکەکەش خەڵکی مووسڵ گەلە جا مەسەرەن ئەم دەبێژنی من بۆ سەر هەردای ناکرد بێژی وەختی سوپای عێراق لێرە بوو هەمیشە بەداهێن پرۆسێت تەفتیش و
دوو چەک گەڕیان و دوو عێراق گوتی چەکێمە هەمە بر ئەوێ چەکێکیش ما بیتن پشتینکی داعش هات ئەوش بر وتی من چەک نینە ما و ئیمکانیەت نینە کێرماینە دەست کەس ئەبێ خۆ پێرە شەڕ ناکەن و داعشیش بخۆزانێت منەظەمەکە بێ ئینساف و مجرمە ئەبە یادوێ بەس گەر هەندێکی ئەزی متفاعلم یعنی ئەزی گەشتبینم ئەگەر سوپا و پێشمەرگە نێزیک بنەوە دەوروبەری باژێڕی مووسڵ نام مووسڵ سەرهەڵدانی دەست پێکەوت زۆر باش مامۆستا جەنابێتە بەسی هەندێک کرد و دەهێزین پێشمەرگەیشی پشکدار بن دیف حەجمێ خۆ خەلک گازندا هەندێک کات بۆچی دەهێزین پێشمەرگە چەنەت ناوا جهەکێدا کو ئەو جهە نەجهێ هەندێ بیتن کو ئەڤروکە حکوومەت عێراقی بێژیتن ئەڤە جهەکی کوردیا و مەشت و مەر سەرچی بووە شەڕەدەف سەرچێ بووە حتا دیمای کوت بێژن میسن زۆر بەیاوێ عەرەبن و عەرەب ئەم بێژین ئەڤەنە ئەڤێن vێگاڤێ هەی و حتا دیمایە چەند گرنگە هێزین پێشمەرگەی پشکداریت کۆنتڕۆلکردنا میسن داکەن مەلکەکە بەبلبل بڕاشکاوانە بۆتە و بۆ بینەرێتێ بەڕێزیش بێژم حتا نوکە قیادە کوردی وەزارەتە پێشمەرگە قیادە سیاسە کوردی ینی بڕیارە درستی بێژین ڕۆشن ینی ڕۆن و ئاشکرا ڕۆن و ئاشکرا نەگوتیە دێتەوە بەشداری دێتەکردن پارێتەوە بەشداریکە خۆ مووسڵ هەر باژێڕی مووسڵ نییە مووسڵۆکیم گوتە هەژدەیەکێت ئیداری کوردن گەلک هەتا نوکەژی دەستێ داعش ماینە بە بەشداریکردن گەلک بەشداریە لۆجستی وهای بەشداری دیکە هەنا بەس ڕایە من ئەژی هەندێنی ما پێشمەرگە خوێ ناخۆ بڕێژیتن بۆ باژێڕەکەی نەباژێڕێتە بی بۆ ملەتێکی ئەو ملت نەملەتێتە بیتن ڕاستە حالەتەکە ئینسانیە مرۆڤ دەبی مەترن دائیمەن ئینسانیت باخەوی و هەوڵ بەدا شعبەکە دەستێنێک مجرما بینتە دەرێ بەس گەلک خەڵکێت شۆفینی وێ هەنا بەرین و کەشتە زبات گەلوان هەیەگە کوردی ئەنی پێشمەرگە چەند باشیش بنگە خەڵکی دێت ناو ناتۆرە بۆ بینەوە دیعال دووکەن بەس یا مژی ئەوەکو پێشمەرگە بەس بەشداری وا باژێڕا بکەن ئەو دەبەرێت و کوردنشینن هەتەن و کە دەستێ داعشدانە وەکی دەشتا نەیناوە چەندین کۆمەلگەل قەزا شێخان بە بورە شنگارێ ماینە دەبەرە تلکێفێ گەلەکێ ماینە تەنها ینی بەشداری وا زیاب بکەن بەراز هەروکاری سوپای عێراقیش بکەن لۆجستیان بەس ئەبەژنی نەکە ڕایە منە ڕایە گەلک حزابی کوردیت سەرەکی کوردستانی و دیار هۆساش بیتن مشارەکە پێشمەرگە بەشداریە پێشمەرگە بۆ دەبەرێت بە قەتیای دەبیتن یەکسەر پارێزگەر نینەوە و دەعمەکە لۆجستیە سوپای عێراقیش کەتن زۆر باشە مامۆستا ئەم بێژین توە هەوڵادا بوو ئازادکردنا شەرگات و گەیارە داعش چاوە هاتە دیتن داعش ئەو هێزەیە ئەوەکو بەری 2 ساڵە هێرش کریە ڤانجها و کۆنتڕۆلکردناوێ یانژی داعش لاواز بووە و تێتە گوتنن ناوە ڤانجهادا زۆربەیە داعشێ بیانی نەمایە یعنی وەکو غەیری عێراقی بالعکس نەمایە بالعکس کەکێ بلبل حسب زانیاریتمە داعشێت مەحەلیە لۆکالی ئەو گەلەکوێ ڕەبینە ڕەبینە خۆ بەشاری ناو عەشایر و گوندا و هەندێک ڕەبینە بۆ سووریا هەتا گەلک ژیلوان دگە ماڵ و خێزانە هاتینە هەرێما کوردستانی هاتنەگرتن ژلای هەتا هەندێک هاتنە دیتن بجلکێنژ بەلێ بجلکێژنە حتا ڕۆمادیوان مەدیتن ئەو یەتمایی پرانیاوان ئەوتی ئەزنەبی چڕێک نینە خۆ خلاصکن ئەو ژی ڕەبن بە چڕێک نینە پێدا بچن نەشارە زانای هاتینە و نزانن چێ مەسەلە حتا نوکەمە معلومات هەنە مەسەلەن نزانن پێشمەرگە هەر بسڵمانن وێ تێگەشتانینە و پێشمەرگە نە بسڵمانن یعنی خەشیمیە هاتینە نا ئەوێت مایەن و کە بێژین تەوەقعت کێتەکردن و شەڕ بکەن ئەو ئەزنەبینە و یەت ڕەبن ئەو یەت مەحەلی و یا دوێژی وەکی تا ئاماژە پێکرد ئەگەم بەرێ خۆبدێنە بەری 2 ساڵە ینی 10 طبعا داعش هات هەرو قەزایەک چەند ناحیە محافەڵە هات سێ محافەڵە هەر وڵات 4 محافەڵە هاتە دیالەش تەقریبەن هاتەگرتن و بۆ تادیسە کوردستانیش ینی ڕۆژ بە ڕۆژێ بەرفرەوانی بەس نوکە سەحکێ ڕۆژ بە ڕۆژێ ینی دیالە هاتە پاگشتکردن ینی باقوبە و تکریت هەرۆسە و ڕۆمادی و فەلوجە خلاص بوو نوکە مووسڵ هاتێ نوکە بەس مووسڵ وامێ مووسڵ هاتیە ئابلوقەدان دەستێ هێزت پێشمەرگە و سوپای عێراقی نەخێر داعش بەرە و ناچوونە بەس من تشتێکل بیر کرد کە کێبارزان بەحسێ گوتکە ئەمریکا بێژی یاڵا ئەمریکا نا پێچەوانە ئەمریکا ڕاستی یعنی گوێ خۆدەتە هەمی ئالیا گوێ خۆتە سوپای عێراقی هەرێما کوردستانی خەڵکی مووسڵ کەسایەتی و سیاست مەداری مووسڵ دەبێت حەلەکە هۆسا بدەتێ و هەمی ئالیا ڕازی بکەتن نەخێر ئەو نییە ئەمریکا بێتن بێژیتن وەکی بێژین لەعبە شترەنجێ یەکیشی نایەکە دابنێتن ئەم تشتنی ناکە کێ بازان زۆر باش ئەم دێوە هەردوو پەیوەندی وەرگین مامۆستا بەگەرنەوەتمەمی
الو ایوار باش دلین الو ایوار باش جانی سرچاوت من دلین خان هکر دنگ دلین زیده بی تمام خیر هاتنا میوانه تاتن زور سپاس فرمون بزر اگر بزن بادینا سات درجه رخنا و جهاندنا پیام خطیه بزره کنه رخنامه دیوکی ابی خان ازبار جانا بله یا باید افریقا رزگاتر نامیستل و بزن توانبار سرسیت تکنامیستل ابرونری مالکی سلیمانی تجابه برنامه حاجی قیس بزره بزبانه بس حتی برنامه یه باشه یه تا بیناریا بادینان ساد کریه دلین ام بیجین دست پیکا ابروکا حتی ویگاوی سوا باره بیجم تا دست پیکا ابروکا حتی ویگاوی بیناریا بادینان ساد کریه تایبت نوادن بواسطه و حتی دیمایی کارتشتک اینا خواهی سرها نانوی مالکی برنامه تانا بم از ساعت 8 تجاره که اول شيء كنا تجاره من بمهوانه تا رزقار نامی هم بو ما باشه و هم بو ما خرابه داره تجاره من بو بارزی کنه زرار من تجاره کی رزقار نامی سله داده اداره هم پارزگاه دادن اصلا آواره عواطف نیست تجاره من بو جیری علی آواره اینا یا بازاری تک ندن اول دوستانی و جلداعی علی کسی خراب نفهمده هن او داره تجاره ما علی هم دستین وانت کمتر دا يعني قريتنا بتأكيد أنا أوردي هاد نسنا خوب آزادانه كان أردري وأنا سلبرة يعني مال بند نينا وتقدم كذا بقارئ كذا كان تلقى كذا بنتي كذا إنه هي تجاني كاتب خراج جنا بوادا فيدا أكيد بني ممنونی تمه دلین خان زور سپاس بو بینریت آوردوام کیرید گلمه بو الو ایوار باش کاک محمد الو ایوار باش کاک محمد باش کاک بلبل سرسری من فرمو براک والله كاك بلبل تيري سهمو كرد برداري بكالا موصل يعني سطح فنزاي موصل سطح فنزاي كله محمود شنغال كوير اوانا همو تابع موصل بله تا يعني افريقا اگاي لقطه خوزيا نازم جير وتبوا دبي ايسا تركيا سماحي لموصلة ايسا وما نيوي جيشي تركيا ولا كردستان لا برازگری لا آمدی لا دولی بابنده همو جيش تركيا هاي كده خوي حاضر كرجة بو موصل يعني ديكات ولاياتي خوي يعني يعني انسان كرد بي اقدار تركيا سماحي لموصل دايرة في كورتي جيش عراقي كرد موصل بقى تركيا دي بو خوي موصل بقى ولاياتي لموصل زيب كا بله زور سپاس بوده کاک محمد دلین خانت بجید ات بسیار الدف من جیبو لی دلین خان بری مگشتی بجیدن او پیلا آواره او هکر هاتو خود حسکتن انشالله مثل هاتا رزگار کرن طبیعی دی آواره این و حتی دیمای بسیار الویری او ام دی چاوازانین او داعشه دی چاوازانین جی او خلکی سویله چنکو تشتکی دی جی هی الویری تیتا گوتن ود ویدیو آجیدا دیار بو چنکو امد بیجین وینه تاخوید این دیار بو که دما داعش هاتی گلک خلکی دست بو قطان گلک خلکی تلیلی بو بده گلک خلکی میوان کرن میوان دارین نازن و دلین خوشت گل هبون وکی جنابیت بیجید نوکجی ام دی چاوا وامرو واجه بله سپاس با دلین خان چند ماترسین جی دما اود نوا پیلین آواره دا تینه وی بله بو دلین خان بو همی بینرت باريس كنالي هواي باريس ما وكو هريما كردستاني وما هردو حزب سركيش وكو يكتي بارتي امجا قيادة سياسية كردي وحكمتها هريمش آخفتينا هند خطي داناينا دلين خان نزيكا 2 مليون اواري عربي الكردستاني الدهوكي وهبليري وسليمانية يعني كردستان سيدي نشيت اواري ورقريتين يعني هندك زيولي هاتيني وكي شقلابي وقالت زيديكا يعني نسبتها اواري قالت بتر نسبتها خلق ما خون زينشين حكومتها هريما كردستان تنسيق حكومتها مركزي بينس زي بودالاينا هر بينس نب يعني سر باريزغان نيناوانا يعني او جنيت دستي بيشمرغا داوكي قزا شيخان على دي خيفتقهك يعني كامبل دي هيتا كنا بالناحية زي الكان يا سر قزا شيخان يقدر
منطقه خەتار لێتەکردنەوە یەک دڵغەربی دز لێتەکردنەوە یەک نوکەل دیبەگە هاتێکرد ڕاستە هەموو جێت کوردانە بەس سەر پارێزگا نەیناوانە تو دڵنیا کەمەوە دڵی خان کو چ ئاوارێکی دی عەرەب نایەتە کوردستانێ و ئەو یە تێنەبات جیانەش لیزانێت ئەمنی یە پێزوی هەنا و بۆ دوودا چۆن و تەفتیشکردنەوان درستی کاتکی داعشکی هاولاتێکی سیویلە زۆر جان کاک محەممەدت بژیتن ئەس باوەریمە گەلک پرسیارە هاتە گوتن و دەولەتە تورکیا دوێتن ئەو ژی پشکداریت میسلدا بکات چنکو دوێتن میسل ڤەگەڕینتەوە وەکو ویلایەتەکە تورکی و گەلک تەماعت هەندێدا هەیە کو میسل ڕزگارکە تاتە گوتنژی و جێشە ترکیل هەندێک جا هاتیێدانان بۆیەکی هەکەر دەمژمێر سفر هاتە لێدان ئەبزیترین وەخت ئەوژی پێنگاوێ پاوێت بۆ ئازادکردنا میسل جەنابێتە چه ئاگەهداریەک سەر هەیە تورکیا دێ چه ڕۆلێک هەبیتن ئازادکردنا میسلدا کاک محەممەد تورکیە نەک ئێستا پێش ئێستاش هە لە پاش کشانەوەی ئیمراتۆریەتی عوسمانی تاکو ئێستا چاوی لە مووسڵ نەبڕیوە بە ویلایەتێک لە ویلایەتەکانی خۆی ئەزانێ ئەمە شتێکی حاشە هەڵ نەگرە و پاش پرۆسی ئازادکردنەوەی عێراقیش قونسڵ گوێریەک لە مووسڵ بوو بەڕاستی ڕۆڵێکی زۆر خراپی هەبوو لە ناو شاری مووسڵ یعنی هەموو ئەو کێشە و ئالیشانێک کە بوونە هۆ لە نێوان ئیدارەی شاری مووسڵ و ئەو سوپای عێراقی کە لەوێ بوو ئەم قونسڵگەریە بەڕاستی تورکیا دەیەوێت هەژمونی هەبی ینی نفوزی هەبی لە مووسڵ پێش ڕزگارکردنەوە هەیبوو دەیەوێت پاش ڕزگارکردنەوەی مووسڵیش هەیبێتن بەڕاستەکەی من لەگەڵتم بەڵام ئەبێ ئێمە هەمومان یەک دەستبین بە تایبەتیش حزبە کوردستانیەکان بە تایبەتیش هەردوو حزبی سەرەکی ئەبێ ئێمە زۆر وریابین لەم کاتانەدا ئەبێ ئێمە ڕۆلی کورد لەوێ هەڵسەنجێنین و ڕۆلی کورد بایەخی پێ بدەین و شتێکی تری شێ بەڵێ ڕاستە ئیدارەی مووسڵ و سیاسەتمەدارانی مووسڵ پەرلەمانتارانی خەڵکی مووسڵ ئەوە وەزیر و جێگر وەزیر و تا سەرۆکی کۆمار و سەرۆک پەرلەمانی کە سن نەبوون و خەڵکی مووسڵ بوون پێشتر ئەوەندە هاتوچووی ئەن قەران دەکرد هاتوچووی بەغار نەدەکرد ڕاستە من لەگە هەموو درک بەوە دەکەین بەڵام دەبێت پاش ڕزگارکردنەوەی مووسڵ ئەم جارە ئێمە زۆر بە وریایی وەکو حزبە کوردستانیەکان هەڵسو کەوت بکەین لەگەڵ ئەم بارودۆخ زۆر باش مامۆستا هەکەر دەستێ دەرەکی ئەتناف خۆیدا هەبیتن دێ چەند کێشێ ئالۆستەر لێکات هەکەر هاتۆ خۆ میسل هاتە ڕزگارکردنیشی دەستێ تورکیا شەڕەخەکێ دەستی ئەمریکا ئەم بژین کو ڤێگاڤێ بناوێ ئازادکردنێت گەلمە ئەم بژین دەستی ئیرانەی کا هەبیتیان نەبیت تاڕادایکی هەکەر دەستێ ڤاهێز و لایەنە هەبیتن ناوە ئازادکردنا باژێڕێکیش باژێڕێن عێراقی کو نەیوانە و هیچ علاقەتە واناژی پێهەنە کێشە مەزنتر لێنە هەیە بیتن وەختێک بێت ئەوژی بێژن ئەفجهێن هاتیە کۆنتڕۆلکردن و مە کۆنتڕۆلکردین ئەمژی لێ دەرناکەبین دەوی حالی ڕەوشا کووردا چ بیت گەل دوژمنێکی ڕەخێکی عەرەب بیت ڕەخێکی تورک و غەیری بیت کەکە بلبل بۆ چوونا منەوە بێژم بۆ چوونە هەمی خەڵکیش ئەگەرم یەک دەست بین وەکی من ئاماژە پێکرد یەک دەبین یەک دیالۆگ بین یەک هەی پێبینۆکۆ حزبێت کوردستانی کەس نەشێ تەفریقی بێختە بەینامە و یا دوێژی ماڵا مووسڵ نەماڵەکە کوردیە ماڵە عەرەبایە و تورکمانایە و یا شەبەک کوردە شەبەکە و کوردێت ئێزدینە و برایەت کریستیانیت مەسیحینە بکرد و ئاشور و سریانیوە مووسڵ هەموو پێکاتێت تێدا هەنە بەس مام باژێڕی ئەنی ئەو باژێر و باژێرکێت کوردی ئەو هەژدا یەکێت ئیداری من ئاماژە پێکرد بەرینوکە دەست ڕەوشاوانە هێ من بوو ئارام بوو دەست هێزی پێشمەرگە بوو بڕائیا منوکەژی هێزی پێشمەرگێت کوردستانی تەنها بەرگریە لەوا مەنتەقانە بکەتن باژێڕێ دیێت عەرەب ئەوژی کەیفاوانە ئەو هەم ئاهەنگێت گەل بەغدادکەن گەل تورکاتکەن ئەو نەمشکی لەمە کوردایە بەس وەکی ئەم وەکی کورد دەبی ئەمی یەک بین و مەجال نەدەن هیچ دەوڵەتەکە ئەقلیمی و دەرەکیش ینی بێژین دووەلی دەستی خۆ بێختەنا وا دەبەرانە و ئەزی پشتڕاستیشم کەس نەشێت زۆر باشە مامۆستام دێوە پەیوەندیۆش وەرگین ئەس باوەڕێمەوە دیدی ماهیت پەیوەندی بن هەواڵان عەبدوڵای ڤار باش الو ڤار باش کەرەمکە برا بەڵێ بخەرەتمە میوانەتات بکەم دەنگی کاک عەبدوڵای بلندکەن هەواڵان کەرەمکە کاک عەبدوڵا بەڵێ بخەرەتمە میوانەتات بکەم زۆر زۆر سوپاس برا فەرموو بەڵێ من دوو پرسیار پێهانە کەرەمکە برا بەڵێ پرسیارێکی ئەرا نابینێت پشتی پرۆسە ئازادکردنەوەی تیرۆریستان داعشێ بۆ ئەس بێژم دشارەمە خۆی چی بناوبەرە هێزم پێشمەرگەی تایبەت حەیز و شعبی یعنی تو بینی کو پشتی داعشێ دێمە شەڕێک هەبێت گەل حەشدا شعبی از خۆی پێش بینێت کەم ڕۆ پێشنگی حەیز شعبی
هذا كان شيء راح نذكر من الفاضل وبعدين. بله هل أفهم بوكاك عبد الله؟ وبسيارة تيجي وعن أمريكا بكل مشروع تيجي $1,000,000 هفكاري هرم كردستان كل بار سربازی دا اره هفکاری تنت برجان دی أمريكا دا. بله هفکاری بوها تکرم بو پیشمرگی اصلا زام کدیم آموزای چند زانیاری سر هبم که هفکاری ها تکرن یا نه یا دارایی زور سپاس بود اکید گلمه بو ایوار باش چاوشین ایوار باش چاوشین ایوار باش چاوشین ایوار باش باشی برس سرچاوید من ممنونی تمه تقبل بالحالته از گلکی باشم توی باش بیسه سری من عبچاوه مبارده ماشید کرد ممنونی تمه زور سپاس بس چاوه کاغذ سیرشی ماشید کرد مفکرات نوید کرد ممنونی تمه پیچه دنگی تلفزیون خو کیم که کاک چاوشین باشه سیده مفسیاره کبته های سیده فرمو کیش موی دیگهید بله مفسیاره که کاک غیاس های بله فرمو کاک بلبل بله ام پشمرگه اینه بله و هم خیلی مثل بین بلینو که ام بی خیلی مثل باش ناسین بله هر خیلی مثل ابدا عشاء ديناينو ابخو عيدة ديناينو تخيل بوت سسري ولا طابت له شفرة بوت خطان بله وكغيال باشي مطلع على سبيل شو وقت هرجم كلام مقررت ما قلت لازم كرت بيسودان امينا بله جام حس كابد ابي بيشوف وايقرن بله ممنونی تمه کاک چاوشین چه بيجي كاك بالمناوصة يا زور جانه امجي هر وقت بجين امجي هر بجين بله ابا دست قطاينه ابا داعش ایناینه ابا گوت یا کرد دشمنیت منه لافروک هوجی منه کابتن ام شوا بوا و قنجیاوانا ام بجين سرخوراکی خود سيد بالكاك كغياس مطالع عسدي ولد مثل نبيسي كشنا كردان كشنا جوالكي كاي مطالع خوشي مطالع سبي شوله راستك كتاش زور سپاس بوده است ممنونی تمام ما مستقاق عبدالله دو بسیارت کردن بشتن تو نابینی پشتی آزاد کرنا میسل دیم شرکی دی هبیتن گل داعشی و همان دم دا داعش یعنی گل حشد شعبی ببورد بشتن همان دم دا راستک و امریکا هفکاریه که مادی مازن بو هزین پیشمرگی کریه و اف هفکاریه سر چه اساسه دی امریکا بتنی مستفید بید یعنی مشو وکو هریما کردستانی وکو هزا پیشمرگی دی مفادر بید بو مثلا کو شرکی دی بیت قال حشد شعبي اولا حشد شعبي يعتنوا كريك بندا كو بجدادي بك بروسا عزاد كنا موصل وحشد شعبي حتى الدول هايمانجي حتى قالك امريكا شحال زيك حشد شعبي الشر مثلا بجدادي الشر دا بكتن تغطيه اسماني بوناكتن يعني هزل يعني بيجين هرشت اسماني حشد شعبي ناكتن اعتراف ناكتن وكوبيت كشرك دقا بيشمرقا بيتكن حشد الشعبي كاك عبد الله او قوه هي دقا بيشمرقا بشي شر بيشمرقا بكتن وبيشمرقا امرو يبوسم بالسر استي همو جهاني قارمانيتا بيشمرقا وهمي شرباني يعني شرباني دي كردي نحشد الشعبي وسباي عراقي وغير سباي كش نشنا ازايتي وزيركاتي هزا بيشمرقا نخير هذا دور زانم ابيك يا دوجي هفکاری امریکا مادی بیشتر دی برجواندیا کی دابیدن بله و نشادیا امریکا دست پیک هاتنا داعش حتی نوکا هاوکاری سربازی زی پیشمرگی از بار ما في دیمای هفکاری کا مادی بله اوج دی مثلا یا دوجي هر هجوم که داعش کربیتن بدقائق فروك زنجت هاو پیمانه هاتینا هاوکاری هزی پیشمرگی کرده اشتکی حاشا لنا قدا حتى كسبايد بيجن حتى تيروس داعش نيزيبون بايتخت هرم كردستان الرقيق جويربا ام هميا ديت كسروك امريكا وامريكا سرولك ابو براسي دس خوشيلت او هاو كاري دماجي 500 مليون لكن ودانا ينبو از بيجن بو موتي بيشمرگي نهيبا كويس 15000 بيشمرگي نهيبا امريكا ديتن و بيشتينجي يعني قابله بو زيد يعني دريش كرنا باش اما سوباسيا امريكا كاين براسي كاك عبد الله يا امريكا دقا كردا كريب ام دبيتزام بير نكاين راسنا برجوان ديانا تيدا كو داعش نبيني بس كداعش نماول بدون ما بكت برجوان ديا مجيا زور باشن كاك چاوشين بيجيتن مبخو ديت و بيجتن ماموستاجي آگه داره كا خلقي ميسل چاوا قتل كردا حلال كر بود گوتن
کوشتنا کوردکی وەکو کوشتنا جێکی هەرچەند دەستخۆنەت گەل کوشتنا هیچ مرۆڤێکی مە جێ بیت کی بیت حتا دیمای خودی دای و خودی دیبەتن مرۆڤی حەق سەر کەسی نە کەسێ بکوژیت لێت بێشتن خەڵکی میسل بڤی شێوەی سەردەریت گەل کووردا بێتن ئەم گەلێک هشیار و وەریا بین بۆ یەکێ چاوە ئەڤا قەتلامە حەلال کرد بێتن ئەمژی سەردەریەکە ئەم بێژین یا هەشیارانەت گەل مرۆڤێت خاینن و ساد بێژیت زۆر سپاسی کاک چاوشین کەم قارەمانێکی مێ ئەز هەبالێ منە و گەلێ خۆدا دەل باشژێرە مووسڵ و خزم و کەسێ خۆ زەر سوپاسی ئەوتکەم ڕاستە ئەو یامەر مووسڵ چاوێ خۆ دیتە کورد دەرەی خستن دژایەتە کوردات کرد وەختی داعشتات نەسەمە قەڕێمە ژنگا و مرۆڤ ماڵێت خۆ هەلهەلە لێدان وەزانی داعش و کەدێمە قەڕێمە هەمیە شەوتی نەزانی ینی بالمناسبە 11 2004 هەمی دیسە زارێکی مووسڵ سقوط بوو هەمی مرکزی شۆرتەی پۆلیس و سوپا هەمی خۆ تەسلیمی داعش کرد تەنها مەقەڕاتێت مێ کوردی مابوون یەمەیەکەتی و پارتیمان کۆمیتە مەڵبەندە و ناوچەولقمان ما کۆمیتێتمان هەندێک جارە مەتەنە شەو ڕۆژەکە داعش إرهابي بون أني أنجي قاعدة بو وجهاد التوحيد وأنصار السنة بون بس هلا أبو نكبونا داعش دي بيجين داعش كهيرش كده سريخ جنكي منطقة هالهلال الدار ومقرات مواجهة محافظة يعني باريس قالي وخل كشكل راس خلكي حاقد يعني بس وكي وان كده أجا أم بكين ما فرق ما يعني فرق ما داعش جبتتسي يعني وين دبي أو يا أوت كان أم نكين أم دلك دي كان جوان تعامل يبكن يا بيجي راسه دبي أم هنديل وروجا وربقين كاكي تساوشي راس بيج دست تخوش بن دبي زارك دي كأم سياسة تاخو بقورين يا بيجي يا من بيتن أجر من بيتن والرأي من يا شخصي بيتن عشان ذا كادرك حزبي شو بس رأيي الشخصية نبيش مرجع نكرت نسنا باجر موسط نبو آزاد كنبي نبشتي آزاد كنش تنها باريس قاريات وان يكيت إداري أو منطقة كردي يا برينو كدس هي بيش مرجع بينا محافظة سروان بكن وهول بدن ومنطقة أنا بيخنا وسهل ما كردستاني أجنا هالكس ما راحوا بي زور باش ما مستعمل في دم ماي چند بسیارکا گهین جنابیت سوارت وانجه اوین هاتینا کنترل کرن يعني ابد بیتن بو ما به سالک یا مثلا سنونه زماره و دوروبره و حتی دیمای چه بوی خلکی هاتی کرن یا جیم بجین خلق چوات ادایا نکو حتی تشتک بو بکن كيكي بلبل قضايا ببوران ناحية ربيعة هرتسند ناحية ربيعة أكثر ياوي زو برانيوي عربن أو هم إيجاريينوا زمار كهم زانين ميراني وموسى رشي وهسني وقرقرينا خلك كرتمية بقرياي عربي الشمو وقت خو أو وقت داعش هاتن بيعت داعش كربو وانا قرياينا نكل دار رجلي قلت بي الشر مزاري خو بنا داعش وانا قرياينا أول بالنسبة للزمار همية بقرياينا ربيعة حتى رجع كباش بس منطقة براية مي كردية اس دي وكو خانة سور وسنوني وشنغاري براستي خلكي قالك كمية بقرياي يعني تسنصت مالك أجر چنكو كيم خلك أجر أبش قريت توصل حكمة هاري يعني بن شادرة خوشترة الناف مالايان جي مال نماينكو حتى فقرنا خاني نماينه بله سنوني ماينه خانة سور سنوني بمقطع حتى سنوني آزاد كري هم خاني وكي خوي ماينه يعني داعش قالت هنا ما وقت ما آزاد كري اولا خلكك حتى انه كانت صار تسياي بو ترسيتن ياد بيجي ابا خطايا حكومتها مركزين حتى يعني بيجي سوجت حكومتها هذه ما كردستان ام منطقه ابدا برسل حكومتها مركزي بنا يعني سنونه تقريبا بوصالك مازنتين احياء سر اصل عراقي هاتي ازاد كنبا حتى انه كبلديه ولا شرطه ومحاكم يعني ابو خلكي بنا قراندي كهرباء وانا قراندي او يا بيتا ابو كهرباء بقراندي صدام موصل حريمة كردستان يداي باشا تلو صحراء براستي بيجمتها أو شنقار راسته حتى سطنوهات أوي همية عرفته بس سنوني وخانة سوري منطقة نخير سطنوهات وكي خونا خدمة جزاريك بيشكشنا كده سوا دي بقارتن بس دبري دي مثلا جوير حتى انه كشر والسر هاي خلق بنا قريه بس مخمون خلق بقاريه دي بقى خلق بقاريه يعني قالك ناحيه ديك او جي خلق بقاريه راستي زور باشه ما است دائما برف دیمایی که بعد هک جناب ده پیوک دیمایی که بی تو شی کرم کی بله سپاسیت کم بو ویم ونداری و سپاسی همیه و برادرات کمی بجداری ما کروی بری خو کی برنامه تا از بیج ما خلق خو از حتی برینو کجی رجبین بم کو موصل بسانای بیت گرتن بس بیت مزگینی بهم خلق ما کرد و خلق موصلیش داعش برا لاوازیتی داعش نا خو اشقاقات ولی سیبونه داعش برا روینن اگه سپای عراقی نزی بالدور بری موصل بهاری کارید قال هزی پیش مری کردن از بینم خلالی نتسن هایی وقت سان روزه که موصل دهتا آزاد کردن و کمترین ضرر و زیان. بله مامستا زور سپاس بجناب تا کتو میوان بوی گلمه رونشتن گلتا جه سرفرازیه. زور سپاس. زور سپاس. بله بینین هجا خوشتوی مبیتن از هواین هجا آگاه دار کم
کو صباحی آنهیا خودی برنامه من دی وکری بیت بو که هر بینرک هر هوار و دوستک پیشنیاره که بی سبارت خورد کرنا برنامه حس کرنا برنامه چوانیا پیشکش کرنا برنامه پیشنیاره که بی سبارت من هوب کم هم چوا برنامه پیشکش کم ازت خدمت هوادامه صباحی النفس الهمان جوانی وکی ابروکا کو دم جمیر شش تنی میوانین من دبنا پیوندین هوا هین همیشین خود ویشا شدا ادوی ماوی دیار کریه وکی همی روشین دیدا خوب ببینن از الجوان هوا مبو صباحی هین جیب من الهیویامه حتی موهین الصباحی جیر چاف دیریا خدای مزن دابن خاطره